لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگێک بڵاو بووە کەسانێک یاخود خەڵکانێک یاخود جیهەتێک کە سەر بە مەزهەبێک بێت بینیمان چۆن سوکایەتیان کرد بە ئەسحاب و هاوڵانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و ئەم بابەتەش لە سۆشیال میدیا و لە کەناڵەکان زۆر باس کرا ئەوەی کەوا کاری ئێمە بێ و ئیشی ئێمە بێ و جەختی لەسەر بکەینەوە با بزانین لە ئاینی پیرۆزی ئیسلام بیر و باوەڕی ئێمە عەقیدەی ئێمە سەبارەت بە ئەسحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چۆنە و چۆن بێت و خوای گەورە چۆن لێمان داواکات چونکە براکانم خۆشویستنی سەحابەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە سوڵبی دینەکەمانە لە عەقیدە و باوەڕی ئێمەی موسڵمان و ئیماندارە خۆشویستنی ئەسحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دینە ئیمانە و ئیحسانە واتە هەر کەسێک ڕقی لە ئەسحابی پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم سوکایەتیان پێ بکات ئیهانەیان بکات بە یەک کەلیمەیە جنێویان پێ بدات لە قەدر و مەکانەت و ڕێز و حورمەتی سەحابەکان دابگرێت ئەوە باوەڕی بە قورئان نییە و دینی نییە و ئیمانیشی نییە و ئیحسان و موحسنش نییە ئەگەر گوزەرێ بکەین بەناو قورئان و سنەت دەبینین خوای پەروەردگار لە زۆرێک لە قورئان مەدح و ستایشی هاوڵانی پێغەمبەری خوا دەکات صلى الله عليه وسلم خوای تعالی فەرمێ والذين والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه خوای پەروەردگار فەرمێ والسابقون الأولون واتاو كساني كوا دس بيشخرن ليكمين لأولين كين من المهاجرين والأنصار أواني كوا كوتشيان كر هجرتيان كر لشاري مكة مالو حالي خويا بجيهشت لبيناو سرخستني دينكي خواي پروردگارو دفاع كردن لبيغمري خوا صلى الله عليه وسلم همو مالو ملكو سامانيان همو جيهشت أوانا مهاجرين بون والأنصار أواني كوا دالدي صحابة كان ياندا پشتیوانی صحابەکانیان کرد ئەوانەی لە مەکە هاتن بۆ مەدینە یارمەتی ئەسحابی پێغەمبەری خۆیاندا صلی الله عليه وسلم ئەوانە سابقون الأولون دەست پێشخەر بوون لە ئیمان بوون بەخوا دەست پێشخەر بوون لەوەی کەوا ئیمان بێنن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێشخەر بوون لە هەموو خێر و چاکەیەکە لە سەدەقەیە لە هەموو چاکەیەکە سەحابە سەبقیان هەبووە لە ناو مەیدانە ئەو چاکەیان کردووە کە ئێستا نمونەیە زۆر دێنینەوە والذین اتبعوهم بإحسان ئەوانەی کەوا دوا بەدوای ئەوان دێن بە چاکی بە ئیحسان شوێنی هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا دەکەون صلی الله عليه وسلم بۆیە ئێستاکە شەرەفی ئیتیباع ماوە هەر کەسێ شوێن پێی ئەوان بگرێت لەسەر منهج و ڕێبازی ئەوان بێت لە ئیمان و قەول و عەمەل و اعتقاد ئەو کەسانە رضی الله عنهم ورضوا عنه خوای پەروەردگارە فەرمێ من لە مهاجرین و ئەنسار ڕازی بووم ولەو کەسانەش ڕازی دەبم کاتێک شوێن ئەوانەکەوێت رضی الله عنهم ورضوا عنه خوای گەورە ڕازی بوو لە سەحابە خوای گەورە دەفەرمێ من ڕازیم لە سەحابە ئێوە خۆشتان بوێ نەک ئێوە ڕقتان لێیان بێ و جنێویان پێ بدەن و لە هەیبەت و مەکانەت و قەدر و حورمەتی ئەوان دابگرن و پێیان بڵێن ئەمانە عەسابەیە و جنێویان پێ بدەن ئەبوو بەکری سیدیق عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ دایکە عایشە ئەمانە هەمووی لە قورئان باس کراوە سەحابە براکانم تەنانەت لە تەورات و ئینجیل باس کراوە ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل باسی هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەورات و ئینجیلش کراوە کە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحیان گیانیان فیدا کردووە
بختیان کردووە لە پێنا ئەوەی سەرخستنی کەلیمەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم.